لەنێو سوپای ئەڵمانیادا کورد هەن ئەفسەرن سەربازن زۆریان ئەفسەریش هەن بەڵام قسەکردن لەگەڵیان بەهۆی ئەو پرۆتۆکۆڵی کە هەیە ئەو ڕێوشوێنە ئەمنیانی کە هەیە بۆ تەلەڤیزیۆن یەکجار زۆر زەحمەتە ڕەنگە لە هەندێک شتدا بەڕاستی حەقیشیان بێ چونکە دەبێ ناسنامەیە ئەفسەرانە پارێزراو بێ و پێگەکەیان ئەو شوێنەی کە کاری دەکەن بە ئاسانی خەڵک نەزانێ چ دەکەن هەبووە کوڕی تێکۆشەرێکی کوردستان بووە کە لێرە لە ئەڵمانیا دەژیت نردویانە بۆ ئەفریقا ویستمانە قسەی لەگەڵ بکەین بەڵام دوایی بڵێن ڕێک نەکەوتۆ چکەوە کە گوتم زەحمەتە بەڵام ئەم جارە لە بەرنامە ئەم شەودا ئەفسەرێکی کورد دەناسن تەنیا ناوی یەکەمی دەتوانین بڵاو بکەینەوە ناوی محەممەدە خەڵکی ڕۆژاوای کوردستانە لە بوارێکی زۆر سەرنجڕاکێششدا کار دەکات لە بواری تەکنەلۆژیدا لە نێو سوپای ئەڵمانیادا بڵێن یەکەکە لەو ئەفسەرانی کە بەرگری لە ئەڵمانیا و لە بەرژۆندەکانی ئەڵمانیا دەکات بەڵام ئەمە کوردستانی بوونی لەبیر نەبردوتەوە پێم خۆشە خۆتان گوێتان لە چیرۆکەکەی بێ کە بۆم دەگێڕێتەوە لە نێو سەربازگەیەکی سوپای ئەڵمانیادا لێرە چوینە لای لە نێو بڵێن لە کاتی گفتوگۆ کەشماندا هەمیشە ئەفسەرێک لەوێ دانیش بوو گوێی گربوو لەوەی کە ئێمە لەوێ باسی چ دەکەین بەڵام چیرۆکەکەی بەڕاستی سەرنج ڕاکێش. از ڕۆژاوای کوردستانیمە خەڵکی دێرێکیمە بتەحدیدیشکی زیاتریا باسەمە از 31 ساڵیمە ساڵە 2016 ئەس هاتمە ئەڵمانیا ئەوەرە بووم بۆ وڵاتی ئەڵمانیا و شوور هەماوە گوتی ژیانەکە نومە دەست پێ کرد مەدەست زمانی ئەڵمانی کرد بەریای هێویای ئیقامەیەمان دەست زمانی ئەڵمانی کرد چەند ساڵ لە هێویای ئیقامەمان گەلک ساڵ و نیف یا ڕاستی یا من ساڵ و نیڤە ئەزمامە لە هێویای ئیقامێ چما ئەڵمانیا هەڵبژارد خۆدا ئەڵمانیا هەمە ژبەرێ دەخەونەمە کوردان بێژن ئەڵمانیا ئەڵمانیا هەمە ژمەرە گوتی خەونەکە ناو وڵاتی ئەوروپادا و دنیاە فلۆ سبحان الله نصیب چێ بوو ئەهلێمیژی لێ دەرێ بوون بەرین ها ژبەر vێکیم گوتی ئەڵمانیا هات پشتی و مزمان قەدان خەونەم ئەبوو و ئەز هەرمەزان کۆی و مە IT انجینیرینگ خوند لێ دەرێ ئەڵمانیا ساڵا 2019 دەست پێ کرد حتا 2022 زانینگە بەێ زانینگە هەیە چوومە زانینگە هەیە بەرە کار جیت کرد بۆکە هەرکەس تاڵبەکیە وەرێ بخوێنێ بەر گوتی وەزعی ئابووری تاڵبەرە بچێکی زەحمەتە ئالیکاری هەیە بەس دەبێتە خۆپێشی خێپچەکی بەر زمانم هێژی باشتر بێ بەس هەمە هەر متخۆند بەرک و ئەس ببمە متخۆست مەدابەت ئەفسەر لە ئەڵمانیا ئەو گوتی هەدەفەکە منە دوور هەبوو ئەرمانجەکە منە دوور هەبوو متخۆست ئەس بگمێدا و ساڵا 2022 زانگەها خۆ داویانی دەماکوتە IT دخۆن کە دەخواست بێ ناف بەێ چما متخواست شتێکی بمە وڵاتی ئەڵمانیا بەرک و گەلە کاریکاریە مە کووردا کردە تایبەت دەمێ شەڕێت داعشتا واریکاریا مکە گەلک دەستێکدا خەلکێمە لە سەرەنسەری ڕۆژهەڵاتە نەبین و لە کوردستانی گەلک هاتنە فێدەرێ و ئاریکاری دەستێکداوە ئەڵمانیا هیچ بەربەیەکێم دیت کو ئەرکێکیش ئەرکێ منە کو ئەز ئاریکاریە بنمە ئەڵمانیا وەز وەرم ئیرۆڤی وڵاتی بوارە ئابا بکەم ئەز ئەنسانێکی ئەکتیڤ واز خوازم متخواست کارێکی بکەم کارێکی سۆسیال کۆسکار جواکە ئەڵمانیرە و دنیای هەمووی ڕۆختی گوت دەسێم وەرە ئەس ئاریکاریە بکەم خواز کێفام تێست شێکە باش پێخمە دنیاەدا تو تەنە دەگوت مەسەلەن ئەز لاجە جێژە ئەڵمانی سوپای ئەڵمانی و ئەس قبول ناکە نابە نەهابچێکی مرۆڤ دەندکی دەکزانێت دەبێژن زەحمەتە و ماکاتت خوازێت ناخوازێ ڕاستە نەڕاستە بەسی من ماڵباتام گەلک پشتێک اون دەستێکدام یا ڕاستی هەبژینا من دایکا من بابێ من برای من هەمووە دەستێکدا من وە گوتی ئەز شەجاعاندم و موددانە من بیبەرکۆ ئەز خۆ بقەدمێنم سەرڤێ کاری و وەک گوتی مە دەست پێکراتنێت پشتی ینی دەبێ بچێکی
صبر جهه بيبركو تشتكى نا صناعيه تتيت جنوبه تتخويني تشي دو صاله وقتي خاصه كوافيناتها بوتشي كتاب تصالك دو صالات تشان بچوكنا سي سي عمل دريج بن صعب ربي هيفي يارا بليار نبي اكورتي تمام دريج بن صعب ربي تبريار دا كوبي ناف سبا بشتي كنت خواندن قاديانت بله. نا ايتي بله تخوانت او روجا كنت قدمانت كنت خواست داس بيبكي تشاو تبيراتا راسيا شو بشتي زنكو خلاص كرا دو صاله مكار كر حدا ب 2024 از برودكت مانجر بوم شركه اي تي و يعني قرارك قالك ما بريارك قالك ما زن بيبم كاري خوسك ناندبا واز هرم كا ويچي بي چينابي كاوي قدينا قد اسكارم بغين ما حتى داوي ناجين ما حتى داوي بركوت وقت تبي افسر نهما يعني تبي عسكر د بوندس بيادا نهما اتخواز مشاهدام هيا تشيد بي يعني چينابي يعني قالك تست وتشتنا بس از بقى از بزفر افسر برساتا راسي حسي قالك خوش راسي بيجم كيف هم قالك هات وقتي از كهما ارمانجا خود دسبيكا ارمانجا خود شتامت خوستي مزاني بو قالك كار البيشامنا قالك زحمتيجي البيشام هنا اللي بالي ترشي بشكي هابون يبالكو مقابلتا تشتكي كواز نزانم چ داوياي چيا تو هاتي قبول كردن بله. باشي تشواب ولا فرتا تشكر شي تقبل كت بعض قاغازيتا ببخوف من دبن تشي تيستا شيت كي او تيكو جامعات تشيبي ببروفون يعني هاتا قبول كردن دميزين اري قبول دكن تشي بيجات تيستا شيت كي تيستا رياضة هيا تيست ورزش هيا تيستا زماني ألماني إنجليزي رياضيات هيا ماتماتيك معلومات عامة وتيستا نفسي هيا إنسانك دكتورة بروفيسورة عن هبسرك قالك مازنا أو يقينتين لقال تداخل دميزين براسيوي إنساني قالك از موتيفين كرم بشتي از قلبي آخر من قوتا من تبخير هاتي ألمانيا وتنبي أفسر بلا كسي دي نبي أفسر جبالي تبي بتر أبا أخناي بوي مرا قوتي چه بوي قوت تبي أفسر أبا أخناي بوي مرا إنسانك مقدم بو دكتور بو مقدم بو جمرا چه قالك مازن بيا راسي مرا قوتي أنا كان قدام Hi, Herr Doktor. Genau. Wollen Sie das mal überprüfen, schauen, wie es aussieht? Das war der Fall, von dem Sie mir erzählt hatten? Genau, ja. Ja. Aus meiner Sicht haben Sie das richtig entschieden. Also ich denke, die E-Mail an den Abteilungsleiter können Sie so abschicken. Sehr wohl. بشتي 10 سالة كنت بوجري كمين هاتي ألمانيا إنها دناف Bis gleich, ne? جيكي وسعدا مركزك مزن يا سبايا ألمانيا وكأفسر رونشتي دقل من داخفي وأفسرك دنجي لغر رونشتيك ودقلتي أفكاره قهد دا أمتبها فرد بيجين تخونك وسعدا دي دجي أنا خدك وروجك إيفيت شتي ببين از راسي بي مثلا رو داوجي دركبي أوجي شوا قالك سباس فن دستگید نهر کچو خورته کردک و خوپیشت خن و گوتی خوش بی جواکی را آری کارن و اکتیبین جواکی را هن هر کسی پیشت خن ناس نمی‌ما قالك دیو کم هنه قالك کرد هنه از راسی دوی از مستشفی بوم دکتری هات جم کرد بو جروج ابای کردستانی بوم گوتی شکش خودی را ایرو کرد دکتر یک ضابط یک افسر ایدی مهندس افچه قالك مزنا از بخو پی سرفراز بوم يعني دبي باوري هبي باوريات بتاع هبي ميزاني بكو ازيد ما تشتاق بس ميزاني بس ماشي بس متخصص ما افسر مسر قالك كاركر يعني وقوتي روج نابون از حتى ساعات سي شاب مكار ذكر وشغلي يعني متخن برا يبركم فول سايت يعني دوامي كامل هاي ساعات مجم زانكويرت كارت كر وزانكو هم فول سايت بو مزانكو عبارات كر كاري خاص بهات كر نفس احمد امرو زاروك هبنو عسكر جيبه چونكي قالك جارتو المال ناميني المال فهم دكن ويتشتي دبيجن ام فهم دكن خمناك خدي زحمتي قالك چونكي زحمتي قالك يجبركونها مثلا بيبي كما وقت تجيبو ازل مال بو من كاري هرمم عليه بشكل زحمتي كوغا غوتي ايموشنال هستياره دوی زن بکات چاو آری کار بی و دوی هفجیجی و گوتی آری کار بی بتره وقتی کو دار کو نبای خرابه بی نه حاضر بی او در آبا نبی چقاسی تعب دی وقتی کو مال جی کو نه پفرگی دای بی پشته هفت نگرن خودی نه میر نجن پشت کبی مهندس آی تی اندازیار آی تی هم بکردی دبیجن بله و سپایا ألمانيا بله
چکاری واندوان با بدو هەیە و ڕۆڵاتە چییە؟ بەێ ئەس بخوا مهندسی ئایتیمە زانکۆ خلاص کردە و ئەف تشت سوپای ئەڵمانیا تشتا دیجیتالیزی ڕۆم پێشکەتن و ئای ئەف تشتێ ولۆ هەنا گاچە سوپای ئەڵمانیاژی هی بەرڤەیەکی gelek پێویستن ژوارە خەلکێک و ئایتی خوێننا ئایتیت خوێنن ینی الڤر نەبەست کارێ بێ ئەفسەر سوپای ئەڵمانی زانکۆی وا هەنا دەچێن نەزانکۆیت کارێ بێ ئەندزیارت کارێ بێ مامۆستات کارێ بێ عالم کارێ بێ تەختۆرت کارێ بێ چێ ئەژوار پێویست بووم وەگوتی کارێمیژی ئەز مەجای ئایتی دەکار دەکەم لە باین بێ ئەڤهیئا عولیا وەگوتی هەیئا هەلی بلندە دا ئەڵمانیا دەبن وەزارەتە بەرگری دەیە دیرێکت بۆ کارە تەکنەلۆژیانە کارێت نەبا کارێتێک هەموو شتێت چ بخوازێت جێشرا سوپایرە تێکرین یان عقدات چێکرم ئۆروپارە دەولەتی ئۆروپیرە دنیای هەموویرە هەموو بەرێک تێشێکردن و تو ئەفسەری دوێ بەش ئەز ئەفسەرم بەشێ ئایتیدا نها جوان هەنە مە دەبینن دوێ بەرنامێتەمە دەبینن جوانên دیاسپۆرای کوردستانê پتاوێتی ئەڵمانیا چما باش ئەو بهێنە ناف سوپای مەسەن سوپای ئەڵمانیا ئەنجی سوپای وڵاتێکی دنیا ئەوروپی ئەنجی ئەمریکا چونکی ئەمریکا ژیانە داوەختەی هون چوونە وڵاتێک بنە ئاکتیڤ وەکە مەزنا گوتی هون بالیۆزن لە وڵاتە و ببنە بالیۆز وڵاتی خۆرە عردا هون لێ و دەستەکێ بدنەوەی خەلکێک و ژوەر پێویستە و ئاریکاری ژوەت خوازن ژبەرک و تەنێ ولەوم کارن پێش بکەبن وڵاتە ئاوا بکەن چاوەرە سوپای ئەڵمانیا دەبێتە طبعاً بخوازێ بێ ئەفسەر ئەگە خۆست بێ ئەفسەر دەبێت من دەستنس یانی کێمانی ئەبیتووە بتەرە هەبێ ئەبێتوریا بە کەلۆریایە بە کەلۆری سەپا 12 سێزدایە حەزب چ دەولەتاون لێ دەبێت ئەو خلاص کرد بێ علامەتنێ باش بتەرە بن تێ وەرێ بێجا تێ قادمێنێ قاغەزی خوا دەبێت خوا جنسی ئەڵمانی بتەرە هەبێ وکوتوەری ئەڵمانی مەسەلەن دەبێ جنسی ئەڵمانی بتەرە هەبێت تێ قاغەزی خۆ قادمێنێ سەر بێت شتا کورد خوازێ ببێ نەشەڕەتە بێ ئایتی یان شەکەت کادێ بێ تەختۆری ینی ئەوژی هەیە و زانکۆی وا بخۆ هەنا زانکۆی بوندس پێ هەنە زانکۆنی گەلک باشن ینی سەرانسەری دنیایرە کارتکن و زانکۆی هەری بلندرا بە ئۆروپارە بە ئەڵمانیارە شغل کار دەکەن و تێقادمێنی سەر و قاغەزەوەی وەرنەوە گوتی خوێندن و لێ مەیزاندن وەختی قبول بن تێوەرێ کەفێ سوپایدە تێ دەورە خواچێکی دەورە بازس چێکی ئاگا دەورە غرارات بژنیدا دەن تێ دەورە دووباتا چێکی نەحیف حتا ساڵێکێنە کاتێکە هەرێک و دێت تێ هەرێ جەویە یان تێ هەرێ مارینە نەیبیسی یان تێبێ یێ هەیە یان یێ موشات یە عەردیە وەکو زیرەک بوون وەکی تەلێتێن و پاشی ئەمژیتین مقابلاوان بالێ کۆ هاتن گەناو خەوناتە چییە؟ ئەتخوازم بێژمە گەلێمای کوردجی لێل ئەڵمانیا بینێ دەستەکێ بدنە هەفتوو پشتا هەفتوو بگرن و خۆ پێش بخن بی وڵاتی دەجبەرک و فرسەت جوەر هەیە دەرفەت هەیە دەبێت هەنێتە خوا پێش بخەوت بە گوتیت کار بکەوەتی کوتەگار کرد تێکی حەقی خۆشی بی وڵاتی خۆشکارن ڕاست دوور بێخن وەرن ڕێکی ڕاست دەرفەت گەلەکە بەێ سپاس